یەکەم ڕۆژکە چمە ناو تەویلەکەوە مانگاکان و گایەکان هەمووی سێریانە کردن دیار بۆیان و دەمە شتێکی غەریبە تۆ بۆ ناومان چکەوانە حیوان شت ناویان بووە حاشاکی خۆم وەڵا ڕۆشتمەوێ دانیشتمەوانە دووگە شەڕیان کرد کەوتوو بوونە ناو گیانیەک من شتم بە حکمەوەی تازەم لەوێوانە چوم ناو بژیکەم دایە ناو بژی چی دایە یەک قۆچ چی بوو یەک قۆچم بەرکەوت خۆم لە ژوورەکەی تر بینیەوە ئیتر دوای دایانم نیشان کڕۆتم کاکە بۆ شەڕەکان بۆ ئەوەکان کاکە شەڕەکە لەسەر چی بوو؟ مەسەلەی ناموز با باسی نەکەین دەتخوا باسی کە کاکە بزانم چی بووە ئەمە ئەو گای کە قۆچەکەی لە مندا ئەم گایە حەزی لە مانگایەکی پورزای ئەو گایی تر کرده بوو ئەو مانگاکەی تریش کات خۆی بە شیربایی بۆ کوڕەپوری خۆی دانراوە ئەمیش غیرەتی قوبڵ ناکە پیاوە پشت قوبڵ ناکە ئیتر کەوتۆ بنە گیاندایانم نیشان وتم کاکە غەڵەتە لەولاوە بۆ ڕۆژی دوا بێتم ئەو خاش ئەمڕۆ ئیسراحەتم شەڕ ناکەم دا ئەمە ڕێکم بینی لەوێ ئەگری بە کوڵ بە گوڵ ئەگریام ئاوە نەبرەیەکە کاکە مەڕەکە بووە گریا بەرانی مێردی ژنی بەسەرایە نابوو بەرانی مێردی ژنی بەسەراهێنا ئەگرۆکو خۆت کورە کاکە گیا تۆشتانە لەکوێ وازانیەوە چی یعنی چۆن لەوانە تێگەیشتووی ئەڵێ چۆن نەزانی کورە چۆن نازام 3 ڕۆژ لەگەڵیان بووم 3 ڕۆژ تۆ بە سەعاتێ دیتەوە ئێرە ئەزانم کێشەتان چیە لەگەڵ سەعاتی کێشت چی نییە دایە چی بوو؟ ئەی دایە ئەوە نەگریاهم بۆت 3 ڕۆژ لەو تەویلێ بووم 4 ڕۆژی بۆ دایکم کریا طبعا ئەزانم کە منە خۆشەویست بۆ یەکا بۆ منەگریا بیرتەکردم دایکە زانین چیم بیرەکەوتەوە ئەلەوێ گایەک و مانگایەکم بینی تۆ ڕەحمەتی باوکم هات تۆ سەیری ئەمە گایەکە زۆر خرابوو لەگە مانگاکەدایە هەمان مواسەباتی باوکی ڕەحمەتی نییە بوو خوا ئەفریقا تازە باسی ئەو مەکە شەوان درەنگە هاتەوە گایەکە ئەم لاولای هەبوو ئیتر ئەو مواسەباتانی لە باوکم هابوو ڕۆژنە باش تەحەمولی کردووە ئیتر ئاخی ڕۆژ نییە ئەوە عنی ڕۆژی سێم کە تاوە بوو لەوێ گایەکە لە پشتەوە بۆ ئاوامی گروتی بێژن بانگی کردی کاکە بەسەری لیمۆ بە گیانی دایک ئەی چۆن قساکە کورە قسە ناکە مانگاک وا قساکە بە زمانی جەستە وتی ما یعنی وەرە ما یعنی بڕۆ ئەوەشیان هەیە آخر لەهجەیان فەرقەکە وەڵا ئیتر ئاواتمدا وتی دەخۆم بە ماما بۆتان باس ناکە من بۆتانەکەمە کوردی چۆن من بۆتانەکەمە کوردی وتی بێژن لەگەڵ مانگاکەی خێزان یعنی وتی ئەمڕۆ عید میلادێتی ئەوان شەزان عید میلاد چییە وتی ئەمڕۆ بەسەری دایکم بە گیانی لیمۆ وتی عید میلادێتی چی بۆ بکەم خۆ منج ناتوانم بڕۆم گوڵ و ئەوانم کوڕمانێت چرکە و چاڵ و لەو ناوکۆ بکردەوە ئەمەنە پێی خۆش بوو ئاخیرەکەی نییە کە عنی فیرات بۆم ڕام کرد ئەزانی چی پێم وت وتی ماما چەند ڕۆمانسی بوون نا ئەزانی عنی چی وتی وعد کەلام شەرەف لەسەر ئەم سمێڵە ئەوە گایەکە وای وت ماما ئەزانی عنی چی وتی بۆ جەژنی قوربان حیوان و شت نەکڕن خۆم دێمە خزمەت کوڕی هاوارەمە چییە مەموو درۆ سەعاتێکە تۆ قسە باسی چیمان بۆکەی ئێمە ئەو سیارەمانەوێت کەیفی خۆتە